سەردەمایەک ئەم هۆڵە جوانی وەرشی تۆپی بالە بوو لە کوردستان و ئەم تیپە ڕکابەریانە گەورەکانی عراقی دەکرد و هاندەران بە جۆش و خڕۆشیەوە هانیان دەدا، بەڵام ساڵانێکە تیپەکە بە سارد و سڕی دەردەکەوێت و هێزی جارانیشی نەماوە. یانەی شەقڵاوە تیپێکی تۆپی بالەی کۆکردوتەوە دەستی بە ئامادەکاری کرد بۆ یاریەکانی خولی ناوی کوردستان کەوا لە دواوەشان پلەی دووەمی بەدەستێناوە. ئێمە هەموو کات لە شەقڵاوە یاری بالەیەکێکە لە یاریە خۆشەویستەکان جەماوەرێکی زۆریشی هەیە، بەڵام ئێمە هیچ کاتێک لە خولی کوردستاندا نەبراوین، بەڵکو یەکێتی ناوەندی بوو مەسە خولی کوردستان نەکراوە. ئاخیر خولیش ئێمە توانیمان پلەی دووەم بەدەستبێنین بەهۆی قەیرانی دارایی ڕاستە لە پاڵاوانێتی عراق دوور کەوتینەوە، بەهۆی قەیرانی دارایی و نەمانی یاریزانی پیشەگەر ئێمە لە خولی عراق دوور کەوتینەوە بەشداریمان نەکرد دابەزی، بەڵام لە خولی کوردستان هەموو کاتێک ئێمە ئامادەین و تیپێکی بەهێزیشمانەیە. بەڵێ ئاگادار کراینەوە لە یەکێتی ناوەندی کە ئەگەر بەشداری بتوڵی خولی کوردستانەکەن خۆتان ئامادە بکەن و ئێمەش نووسراومان کردووە کە بەشدارین گرێبەستیشمان لەگەڵ چەند یاریزانێک کردووە، خۆشمان ئامادە کردووە ئینشاءڵڵا زۆر بە بەهێزی دێنە ناو خولەکە. یانەی شەقڵاوە گرێبەستی لەگەڵ 13 یاریزانی تۆپی بالە ئەنجام داوە بە مەبەستی بەشداریکردن لە خولی ناوی کوردستان کەوا بڕیارە لە ئایندەیەکی نزیک یاریەکانی دەست پێ بکات. دوای دابڕانێکی زۆر لە تۆپی بالە ینی وەرزشی شەقڵاوە بڕیاریدا کە تۆپی بالە دروست بکاتەوە، ئەوەش کە جێی خۆشحاڵی یانەکەمانەکە جاریش توانی کە تۆپی بالە دروست بکاتەوە. ئینشاءڵڵا بتوانین تیپێکی بەهێز دروست بکەین منافەسە لە خولی ناوی کوردستان بکەین ئینشاءڵڵا. ماوەیەکی زۆرە یاریەکانی پاڵەوانێتی بالە یانەکانی کوردستان ئەنجام نەدراوە، بالەی شەقڵاوەژە بەشداریەکانی پاڵەوانێتی عراقیەکان دابڕاوە. دەیەوێت بە خولی ناوی کوردستان کۆکردنەوەیەکی باش بۆ تیپەکەی بکات و ناوی بە گەورەی بهێڵێتەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام شەقڵاوە.